ئەو کاتت شاد خوێندکاری ژیر بەخێرهاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 18. لە لاپەڕە 18 لەوانەکانی ڕابردوو هەندێک لەو پرسیارانە یان لەو ڕاهێنانەم شیتەڵ کردنەوە، بەڵام هەموویان نا، لەبەرەوەی دەبی بگەڕێ وانەکانی ڕابردوو بۆ ئەوی بزانی کام ڕاهێنان شیتەڵ کرایە. ئەوڕۆ لێرە دێمە ڕاهێنانی ژمارە 20 دەخینینەوە. کام لەم دوو ژمارەیە، ئەو ژمارەیە یان ئەو ژمارەیە دەتوانرێت نزیک بکرێتەوە بۆ 16 ملیۆن و 800 هەزار. 16 ملیۆن و 800 هەزار. دوو ژمارە هەیە، ئەگەر تەماشایان بکەین ئاوها بزانین لە چەند دابڕین پێکهاتوونە. دابڕینی یەکان لێرە، دابڕینی یەکان لێرە، دابڕینی هەزاران لێرە، هەزاران لێرە و دوو دابڕین، دابڕینی ملیۆنان لێرە، ملیۆنان لێرە. سێ دابڕینە 16 ملیۆنە، هەردووچیان 16 ملیۆن. 16 ملیۆن وەک خۆی مایتەوە واتە دەستکاری ملیۆنان نەکرایە، بەڵام 800 هەزار، ئەو 800 هەزارە بووە بە 800 هەزار. لێرە 800 هەزار و 49، لێرە 800 هەزار و 64. کامەیان دەبن بە تەنیا 800 هەزار. دەچین بزانین کامەیان. یەکەم ژمارە مهینایە لێرە دامنایە 16,800 هەزار و 864 هەزار. 16 ملیۆنەکە هیچ وەکو خۆی ئەگەر بمانەوێ نزیککردنەوەکە لە کامە خانەیە بێگومان لە خانەی 100 هەزارانە. 100 هەزارانە، 100 هەزارە کەوا بوو ئەو بیر لەو لە ڕەنووسی هەشت دەکەینەوە. ئەو ژمارانەی هەموو ئەو ژمارانەی دەکەونە لای چەپی هەشت، واتە 6 و 1 وەکو خۆیان دێنە خوارێ دەستکاری نەکراینە. هەموو ئەو ڕەنووسانەی کە دەکەونە لای ڕاستی هەشت، واتە 6 4 3 8 1 هەمویان دەبنە چ؟ دەبنە سفر لە کاتی نزیککردنەوە. پاشان تەماشای هەشتەکە دەکەین. هەشتەکە ئایا دەبی بە 9 یان هەروەکو خۆی هەشت دەمێنێتەوە؟ بێگومان وەڵامەکە لای ئەو شەشەیە کە هاوڕێی دەستە ڕاستی هەشتەکەیە. ئەگەر ئەو ڕەنووسە لە 4 گەورەتر بوو، 5 و 6 و 7 و 8 و 9 بوو، ئەو هەشتا گەورە دەبیتە 9. واتە ئەگەر بمانەوێ خانەی 100 هەزاران نزیککەینەوە، ژمارەکە دەبیتە 16 ملیۆن و 900 هەزار. ئەو ژمارەیە ئەگەر نزیککەینەوە دەبیتە 16 ملیۆن و 900 هەزار، بەڵام ژمارەکەیمە 16 ملیۆن و 800 هەزارە، کەوا بوو ئەو ژمارەیە ئەو نییە کە نزیککرایتەوە، بەڵکو ژمارەکەی دیکەیە. ژمارەکەی دیکە لە چێ نووسرایتەوە؟ ئەوەتە ئەو ژمارەکەی دی، ئەوی 16 ملیۆن و 849 هەزار و 268 کە نزیکی دەکەینەوە. دیسان ئەو دوو ڕەنووسەی دەستی چەپی هەشتەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە، بەڵام ئەو ڕەنووسانەی دەستی ڕاستی هەشتەکە 4 9 2 6 8 هەمویان دەبنە 0 0 0 0. ئێستا دەینە لای ئەو هەشتەی. ئایا ئەو هەشتە دەبیتە 9 یان هەروەکو خۆی هەشتە؟ وەڵامەکە لە لای ئەو چوارەیە کە هاوڕێ و جیران و دراوسەی ئەو هەشتەیە لێرە، چونکە 4 لە 5 کەمترە،
کەواتە هەشتەکە نابیبەنۆ، هەروەکو خۆی دەمێنێتەوە، هەروەکو ئەو ژمارەیەی ئاوای لێدێ. کەوابوو ئێستا کامە ژمارەیە کە نزیکرایتەوە؟ ئەو ژمارەیە نییە، ئەو ژمارەیە کە نزیکی دەکەینەوە هەشتەکە هەروەکو خۆی دێتە خوارێ، لەبەر ئەوەی چاری دراوسێ و جیرانی ژمارەیەکی بچووکە. ئەو چارە ژمارەیەکی بچووکە، ئەو هەشتە هەروەکو خۆی دێتە خوارەوە. ئەوانەی لای چەپیشی هەروەکو خۆیان، ئەوانەی لای ڕاستیش هەموو دەبن بە 0 1 لە 2 1. ئەواشی تەڵی ئەو پرسیارەش تەواو بوو. با بگەڕێنەوە لای پرسیارەکانی دیکە. دێنە پرسیاری 21. دێنە لای پرسیاری 21. ئەو پرسیارە هەم گرنگە هەمیش سەرنجڕاکێشە. لەسەر خشتەی خانەکان دابڕینی هەزارانم ئەو 3 ڕەنووسەیە، و دابڕینی یەکانم ئەو 3 ژمارەیە. ڕەنووسی ملیۆنانم 3 ئەوەندەی ڕەنووسی یەکانە. من کام ژمارەم؟ دیسان دەیخێنینەوە. ئەو ژمارەی کە هەمانە چەند ڕەنووسیە؟ 7 ڕەنووسیە، لەبەرەوەی گەیشتیتە ملیۆنان، بەڵام نەگەیشتیتە 10 ملیۆنان. 3 دابڕینی هەیە، لە هەزاران 3 ڕەنووس هەیە، 4 7 0. لە یەکانیش دەبوایە لێرە بنووسرابە یەکەکانم، نەک یەکانم، چونکە یەکانم تەنیا ئەوەیە، بەڵام یەکەکانم 3 ڕەنووسە، کێشە نییە. دابڕینی یەکەکانم بە درێژی نووسرایتەوە 3 - 20 - 500. پاشان ڕەنووسی ملیۆنان 3 ئەوەندەی 3 جار ئەوەندەی ڕەنووسی یەکانە. با بچین بزانین ئەو ژمارەیە چییە. پێشی هەموو شتێکی ڕەنووسەکانی هەزارانمان هەیە، با دایانێین. ڕەنووسەکانی هەزارانمان هەیە. چ بوو ڕەنووسەکانی هەزاران؟ 4 7 پاشان 0. ئەوان نووسرا بوو وابزانم. 4 7 0. ئەو جا دەڵێ ڕەنووسەکان ژمارەکان یەکەکانم 3 - 20 - 500. بەڵام ئەوە بە درێژی نووسرایە کە ڕەنووسەکان دادەنەی تەنیا یەک ڕەنووسی دادەنەین، 20 دانانەین. 20 بەهایەکەیە، کەوابوو هەردووەکەی دادەنەین. 500یش بەهایەکەیە، سفرەکان دانانەین، تەنیا یەک ڕەنووسی دادەنەین. ئەوە ڕەنووسی هەزاران و یەکەکان تەواو بوو. دێنە ڕەنووسی ملیۆنان. ڕەنووسی ملیۆنان 3 ئەوەندەی ڕەنووسی یەکانە، واتە 3 ئەوەندە، واتە 3 جار بەقەد 3. 3 - 3 دەکات چەند؟ 3 جاران 3 دەکانەوە، 3 - 3 دەکانەوە، 3 کەڕە 3 دەکانەوە، واتە لێرەش 9 هەیە. ئیدی ئەوە ڕەنووسەکەمە، ئەوە ژمارەکەمانە. کو دەیخێنینەوە 9,074,523. ئەو ڕاهێنانەش تەواو بوو. دێنە لای ژینگە و دارستان. باسی ژینگەی دارستانی کوردستان دەکا کە زۆر گرنگە و دەبی
سامانێکی نەتەوەییە و پاراستنی ئەرکێکی نیشتیمانیە. پاشان باسی ئەو خشتەی دەکا کە لێرە هەیە دەربارەی دارستانەکان لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و مووسڵ. پاشان ڕووبەری دارستانەکان لێرە بە دۆنەم، لە ڕاستیدا نەمزانی دۆنەم چەندە، لە گوگڵ لۆی گەڕام، بەڵام لە هەر وڵات و دەوڵەتەی دۆنم جیاوازە لە وڵاتەکەی دی. نووسرابوو لە عێراق دۆنم دەکاتە 2500 مەتر چوارگۆشە، لە لوبنان و سووریا و فەڵەستین دەکاتە 1000 مەتر چوارگۆشە، لە قوبرس و یوگسلاڤیا دەکاتە کەمتر لە 1000. ئیدی باشتر وابوو بە دۆنم نەنووسین لێرە بۆی خوێندکار تێبگە، بەڵام ئیدی ئەوە نووسرایە. بچنە لای پرسیارەکان، بەڵام هەز دەکەم پرسیارەکان لەبەر گرنگیان دەتوانین لەوانەی داهاتوو وەڵامیان بدەینەوە. لە جیاتی وەڵامدانەوەی پرسیارانە پارچە ڤیدیۆیەکی دادەنێم دەربارەی ژینگە و دارستانی کوردستان. هەتاوانەی داهاتوو کە ئەو پرسیارەی بەیەکەوە شیتەڵ دەکەین. هەر خۆش و شاد بی.